لە کۆتا یاری قۆناغی یەکەمی خولینایەبی تۆپی پێی کوردستان لە هەفتەی پانزەم یانەی سۆران لە نێوخاک و هەندەرانی خۆی میوانداری یانەی دهۆچی کرد. هەر لە سەرەتای یاریەکە یاریزانانی دهۆک بە ئاستێکی باشتر دەرکەوتن و چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ. بەرگریکارانی سۆران لەو یاریە چەند جارێک دەرفەتی گۆڵکردنیاندا بە یاریزانانی دهۆک و بەو هۆیەوە یاریزانانی دهۆک توانیان ئەو دەرفەتانە بە هەڵبزان و لە خولەکی 22 ئەحمەد کەریم توانی گۆڵی یەکەمی یاریەکە بۆ یانەی دهۆک تۆمار بکات. هەروەها یاریزان سەردار عارف گۆڵی دووەمی یاریەکەی لە خولەکی 32 بۆ یانەی دهۆک تۆمار کرد. گۆڵی سێمی یاریەکەش لەلایەن سەردار عارف لە خولەکی 51 بۆ یانەی دهۆک تۆمار کرا. گێمی یەکەمی یاریەکە بەو ئەنجامە بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی سۆران دوای ئەو سێ گۆڵانە هەوڵیاندا ئەنجامی یاری یەکسان بکەنەوە و لە خولەکی 66 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی سۆران ئەژمار کرد. بەڵام یاریزان ئەحمەد سەلام نەیتوانی لێدانە سزاکە بکاتە گۆڵ. بە هەمان تۆپ یاریزان هاوگار سعدی گۆڵی یەکەمی بۆ یانەی سۆران تۆمار کرد. یاریەکە لە بەرژەوەندی یانەی دهۆک بە ئەنجامی سێ گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە کۆتا هات. بەڵێ طبعاً یاریەکە زۆر بە باشی دەستمان بە یاریەکە نەکرد. گێم یەکەم تیپەکەم لە حاڵەتێکی جەستەی باش دەرنەکەت. زۆر تۆپی ئاسانمان لە دەستدا بەو شێوازە یاریمانە کرد کە ئەوان حەزیان لێبوو کە تعلیماتەوە بۆ ئێمە سەرەتاکەی تۆپ دووخەینەوە لە گۆڵی خۆمان، بەڵام یاریزانەکانمان زۆر بە شێوازێکی سیر تۆپەکانیان ئەداوە تیپی بەرامبەر وای کردەوە لەو هەڵانە هەموو چەند هەڵەمان کرد هەمووی بۆ گۆڵ لەسەرێمە. ئەفریقا ڕاستە ینی یا چۆژی گەلبراتی ئەم ساقی خسارەتی نەبوو ڕاستی لە مەلعبەمەدا. ئەفریقا وەکیاوەدیتی دەلیبێت گۆڵکردنیکە گۆڵ کردوانە احتیمالە ژمارەکە زۆر هەبوانە تایبەت شەوتێکەشی و دەستپێکە شەوتە دوێ. ڕاستە فەریق بالفشارەکە خسارەتیە بوو ئەفریقا سەرکەفتنەوە تیمێ دیبیتە پاڵدەرێک بوو قۆناغا دوێ. بەو ئەنجامە یانەی دهۆک لە کۆی چواردە یاری بۆ خاوەنی چواردە خاڵ و یانەی سۆرانیش لە کۆی چواردە یاری خاوەنی 17 خاڵە. سۆران لە یەکەم یاری قۆناغی دووەم میوانداری یانەی هەندرێن دەکات، دهۆچیش دەبێتە میوانی یانەی شێروانە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.